بەڕێزان سەلام عەلەیکوم. ئەوڕۆخانێکی نوێ عەرز دەکەین لە گەڕەکی ٩٩ زانکۆ نزیک مەشتەلەکان. ڕووبەری خانووەکە 100 مەترە، سفرە و بەکار نەهاتووە، پێک دێت لە 2 تابق و بەیتونە. خانووەکە بە دیزاینێکی کلاسیکی و دیکۆراتێکی زۆر جوان دروستکراوە، پێک دێت لە 3 ژووری نووستن. نرخی خانووەکە تەنها ٩ دەفتەر و 20 وەرەقەیە. ئێستاش فەرموون با پێکەوە سەیری خانووەکە بکەین.